کاکە سڵاوتان لێ بێت ئێرە جەنگەڵی پۆڵەندایە ئەم پەیجی بەڕێز ڕۆژنامە نووس کاک هەڵگورتمەرە لە وڵاتی ئەڵمانیا ئێرە جەنگەڵی پۆڵەندایە کە خەڵکێکی زۆری لێ زیاتر لە 2000 بۆ 3000 کەسی لێیە جا هیوادارین لە وڵاتانی ئەوروپا هاوکاریمان بکەن ئاوەرە وەرە دادەجیان قسە بکە وەرە داوا لە وڵاتانی ئەوروپاکەین و لە کوردانی ئەوروپا کە بتوان خۆپشاندانێکمان بۆ بکەن بۆ پشگیریکردن لە پەنابەران تا بتوان بینە وڵاتانی ئەوروپا بەڕاستی ئەلێرە زۆر زۆر ساردە وەزعی پەنابەر لێرە هیچ باش نییە ژن و مناڵی زۆر زۆری لێیە کە کەمەندامیشی تایە ئەوە مناڵە ئەوەش مناڵە دادەجیان نەتوانی قسەمان بۆ بکەیت دەموچاوی هیچ دیار نییە داوە چیەکەی تۆ وڵاتانوێکێتی ئەوروپاکەین دێن بەها نامانەوە ئێریا گیرمان خواردووە هەر هەمومان مناڵەکانمان هەمومان سەرمامانە ئەومان لێ بڕاو خواردنمان لێ بڕاوە هەر هەمومان نا بیلاڕوو زۆرمانە دێتەوە نە پۆڵەنداوە گیرمان خواردووە ژیانمان زۆر زۆر سەخت و ناخۆشە و سەرماکەی زۆر زۆرە داواکاری چ دێ لە کوردانی ئەوروپا داوای خۆپشاندانیان لێکەیت بەڵێ هەر هەمومان هاوکاری یەک بین هاوکارمان بن لێەوە ئەوانی بەشن ئینشاڵڵا ئێمەش لەم بارە نەئاساییە ڕزگارمان بن ئەوە پۆلیسی پۆڵەندایە لە بەرامبەرمان و لە دوایشمانەوە پۆلیسی بیلاڕوسی لەیە کە ناتوانم ڕووی کامێرەکە بسوڕێنم لە بەرەوەی بۆ ئەوان مەمنوعە بەڵام ئەلێرە پۆلیسی پۆڵەندا پۆلیسێکی ئێجگار زۆر زۆری لێیە و هەڵسوکەوتی هیچ یەکێک لە پۆلیسەکان لە بەرامبەر ئێمە باش نییە کاکە ئێوە قساکەن بۆ لە لایڤە کوردیە؟ بەڵێ بەڵێ چی تێمامە جامەوە لایڤە داوای چی لە کوردانی ئەوروپاکەیت؟ والله کاکە حەقا خەڵکی کوردستانی یعنی ئەوی لە ئەوروپا بژی و خود بێ دەبێ یارمەتی ئەم خەڵکانە بیکە نابینن وەزعی خەڵک چۆنە دەبا سەد کەس مزاهرەیەک بکە لە مەقەری اتحاد ئەوروپی لە سەفاراتی دەوڵەتی غەربی هەمووی باش شتێک بۆیان بکەن بڵێن ئەوە هەموو خەڵکی کوردستانە لەبەر نەهامەتی ڕای کردووە بۆ یارمەتی ئەو ملەتە ناکەن وا خەڵک لە برسا و لەسەرما ئەمرێ ئەوە چ زەمیرێکە لەلایە کوردانەی هاندەران بەداخەوە هیچ مووقفمان لیان هیچ نەبینیوە ئێمە زۆر پێ ناخۆش ینی پێمان ناخۆشە زۆر براتۆ چی هەیە بۆ کوردانی ئەوروپا صوت بەرزکە تقریبی 4000 نەفەرین ئەگەر ئاوەلم عائلە تا چۆن ڕۆژەی در عائلەمان لەگەڵام نامانەگەر لەم حاڵا بینین و ئەمفارێک در دووبارە بێتەوە ئەبەرەوە تا زۆر بێمەدەمانە و چاودان داواکارین لە هەموو کوردانی ئەوروپا لەوانەی لە وڵاتی بەریتانیان لە وڵاتی فەڕەنسان لە هۆڵەندا لە ئەڵمانیا لە سویسرا لە سوید لە هەر وڵاتێکن تکایە خۆپشاندانێکی گەورە بکەن لە پێناو مناڵ و ژنا کە ئەلێرە بەڕاستی وەزعمان هیچ باش نییە پۆلیسێکی ئێجگار زۆر لێرەیە زۆر پۆلیسێکی زۆری لێیە بەردەوام کۆپتەر ئەسوڕێتەوە ناتوانین بخەوین ناتوانین ئیساحەت بکەین بەڕاستی لێرە وەزعمان هیچ باش نییە مناڵێکی زۆر ئافرەتێکی زۆر لێرەیە پۆلیسی پۆڵەنداش ئەوە لایت لە ناو چاومانەیە ناهێڵێ بخەوین هیچ ئیساحەتێکمان نییە و پەمپ و بیبەری زۆریان بەکار هاوردووە لەگەڵمانە ئەزیێتیان داوین بەڕاستی زۆر ئەزیێتیان داوین پۆلیسی پۆڵەندا بتڵێک ئاویش نایدەنا خەڵکە تەنانەت هاوکاریشمان ناکەن منداڵ هەیە لەلای ئەو سیمە داوای بتڵێک ئاوەکات نایدەنێ هیچ هاوکاریەکمان ناکەن بەرامبەر ئێمە زۆر خراپن پۆلیسی پۆڵەندا کە یەکێتی ئەوروپایە و یەکێکە لە وڵاتانی ئەوروپا هیچ یەکێک لە وڵاتی ئێمەیە لە دڵخۆشیان ناتوە بۆێرە هەمومان معاناتێکمانەیە کە هاتوین بۆێرە کێشەمانەیە داواکارین لە هەموو کوردانی ئەوێ دووبارە و 100 بارەیەکەینەوە تکایە خۆپشاندانێکی گەورە بکەن تکایە عایلەیەکی زۆر لێرەیە بەڕاستی کوردێکی زۆر لێرەیە هاوکاریمان بکەن پێویستمان بە هاوکاری ئێوەیە ئەمڕۆ ئێمە لێمان خۆماوە تکایە هاوکاریمان بکەن منداڵی زۆری لێ کە ئەلێرە لە ناو ئێرە خەوتون ئەتخوادا ئەتوانیەوە بکەیتەوە مناڵی تایە ئەوە بزانە مناڵی تێەوە بکەیتەوە
نانە خود دەمچای پیشان نایەم دەبی کەرەوە ئەوە هەموو منداڵە لێرە خەوتون ئەوە منداڵ ئەوە وەزعی منداڵەکانی ئێرەیە مامە جان قساکەیت ئەوە مناڵە لە باوەشتی و پیاە وەزی ئێرە هیچ باشی مناڵێکی زۆری لێ زۆر چیت داوای چتان هەیە لە کوردانی ئەوروپا خۆپشاندانتان بۆ بکەن بۆ پشگیریکردن سەوتە بەرزکە سەوتە بەرزکە داوامان هەیە لە هەموو لایەک هەموو ڕێکخراوەکان ئاگادار بکەنەوە جەوەکەی ساردە مناڵی تایە واردنمان پێ نییە داوا لە هەموو لایەنە پەیوەندیدارەکانەکەی کە بەردەمە خەڵکەوە بێن و داوای هاوکاریەکەی مەسئولی شەڵا لەم دارگۆخانە جاتەوە لێ بێلاڕووز ێڵە بگەڕێنەوە نەمانە ێڵم بڕێن کاکە زۆر ساردە کاکە بە چای خۆتان ببینن وەزعی پەنابەر هیچ باش نییە دوو کەڵێکی زۆر بە بەردەوام کۆپتەرە سوڕێتەوە بە بەردەوام پۆلیسێکی زۆر لە بەرامبەرمانە مامە جان لایڤە کەستان قساکەن لە لایڤا کاکە لایڤە ئیتر لایڤی کاکە هەڵگوور دەبرا چەیتیاکەن برا ئابرا گیان شڵاتیان بخۆ ئەوە ئۆپیسمان ئاڵەمیشکی ئەوروپا بەنیازە ڕێگەکەمان بۆ بکاتەوە داواکاری نێوەش لای خۆتانەوە هاوکاری ئەمە بن و بە پۆست و بەشت هاوکاری ماکەن چکە ڕاستی لێرەوە ئەکەمان تۆز چی دێ بۆ کوردەکانی ئەوروپا داواکاری نە کوردەکانی خۆپشاندانتان بۆ بکەن داواکاری نە کوردەکانی ئەوروپا لێەوە لای خۆیانەوە هەڵمەتێکمان بۆ بکەن و لە بەردەم قوسڵخانەکان لای خۆیانەوە هەڵمەتمان بۆ بکەن بۆی کە سوودی پۆڵەندامان بۆ بکەنەوە بەڕاستی ئێمە لە وەزعێکی ناخۆشداین لەبەر خێزان و ئایلە و مناڵ زۆر ناخۆشە بەڕاستی داواکاری لای خۆیانەوە هیمەتکەن و خۆپیشاندانێکەکەن بۆمان و بۆی ئەو دادە جان تۆ قساکەی کوردانی تاراوگا ئێمە چامان لێوەیە هەڵمەتێکی جدیمان بۆ بکەن چامان لێوەیە چاوتان ماچەکەن دەست خۆش بێ برە وەزعی پەنابەر لێرە زۆر خراپە و پۆلیس بە بەردەوام لە بەرامبەرمانە بە بەردەوامی بەڵێ چەندیاکەی مامە گیان ئەوە پەیجی کاکەڵگوردە چی دێ بۆ کاکەڵگورد چی دێ بۆ کوردانی ئەوروپا داوای خۆپشاندانیان لێکەی بە خۆپشاندان پشگیری تۆ بکەن دەست خۆش برای گیان دەست خۆش ئەوە پەیجی کاکەڵگوردە چی تێ بۆ خۆپشاندنەوە بۆ کوردانی ئەوروپا وڵی چیم هەیە من دەمێداوا لە پەنابەران دەکەم هەموویان دەست لە ناو دەست یەک بگرن دەست لە ناو دەست یەک من هەر هەموویان بە ڕێپێوانێکی مەدەنی داوای یارمەتی لە پۆڵەندا بکەن سنوورەکان بۆ بکاتەوە بەرەو ئەڵمانیا بڕۆن دەگەی ئێمە هەر ئەوەن دەماندێت وە ئەوەی کە هاتووتە ئێرەش ناچارە باڕاستی پێ بڵندەنە ئەگەر ئەو وڵاتی خۆمان بەکەڵکات بە هەرگیز ئەو هەرگیز کوردستانمان جێ نەدەهێنێت چی تێ بۆ کوردانی کە لە ئەوروپان داوای خۆپشاندانیان لێکەی بۆ پشگیریکردن لە پەنابەران داوای یارمەتیان لە یەکەم کە ئەوان
خۆپیشاندان بکەن بۆ ئێمە ڕزگارمان بێت لەو دەردەسەری و ناخۆشی نەهامەتەیەکە تووشی بووین ئێستا لە سنووری بیلاڕوسی هاتوونی ئەو پۆڵندا لەو دی پۆلیسە لەو دیۆش بیلاڕوسیا ئێمە هەرگیز ناتوانین جارێک بگەڕێنەوە بیلاڕوسیا داوا لە پەنابەرانی ئەوروپا دەکەم هەمویان خۆپیشاندان بکەن داوای یارمەتی بکەن لە ڕێکخراوی مافی مرۆڤ لە کۆمەڵگەی مەدەنی لە هەموو یەکێکی ئەوروپاکە یارمەتیمان بگرێت و ڕێگەمان بۆ بکرێتەوە دەست خۆش براگیان لێرە مناڵێکی زۆری لێ بەرد لەبەر ئەوەی زۆر ساردا ناتوانن مناڵەکان هەموو خەویان لێ کەوتەوە لە ژێر خێمەیان ئەوە هەمووی زخۆم گرتوێتی و بەرساویەتی ئێرە تەرەشەیەکی زۆری هەیە هەمووی بەرساویەتی ئێرە ناقسە ئە لێرە پلەی گەرمی لە ژێر سفرایە کە بووە بەرسالب بە بەردەوام لایتمان لێدەن بە بەردەوام نایڵن بخەوین مەجای ئێمە تەنیا لەو سیمەوە بۆ ئێرەیە دوایین خاڵ ئەو بەڕێزەیە کە ڕاوەستاوە کە هەمووی پانتایەکەی تەنیا 20 مەترە 4,000 کەسیان لەوە نەیاجێ کردێتەوە نە پۆلیسی بێلاڕوس ئێڵە بڕۆینەوە ناو بێلاڕوس نە پۆلیسی پۆڵەندا هێڵە بڕۆینە پێش وەزئی ئێمە زۆر شداوە لە کۆمەڵگای نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتوەکان و UN و تەواوی ئەو کۆمەڵگا مرۆڤانەکەین کە بە هەنامانەوە بێن بەڕاستی ئەلێرە تاوکو خۆت لە ناو ئەم ساردی ئێرە ئەو وەزای ئێرەیانە بیت لە ئازاری پەنابەر تێناگەیت بەڕاستی هەمومان لێرە وەزەعمان زۆر خراپە بە تایبەت مناڵی تایە بە تایبەت مناڵی زۆری تایە وژن ئەوە هەموو مناڵی تایە ئەو خێمانە هەموو ئەو خێمانە پڕن لە مناڵی بچووک کە مناڵی تایە تەنیا 6 مانگانە کە بە دەنجی ئەو مناڵە ئێمە دوێنێ شۆ لە خەو هەڵساوین منداڵی تایە 6 مانگە بە بەردەوام کۆپتەر ئەسوڕێتەوە بە بەردەوام ناو دوو کەڵێکی ئاوا زۆراین ئەوە وەزعی پەنابەرە داوا لە کۆمەڵگای نێودەوڵەتیەکەین بەڕاستی پەنابەر یعنی یەکێکە لە هەرە سارترین کاتەکان لە ساڵا کە ئێمە تێکەوتوینە داواکارین لە هەمووتان لە کوردان تکایە خۆپیشاندانێکی گەورە لە پێناو مرۆڤایەتیە لە پێناو ئەوەی کە ئێمەش کوردین لە پێناوی ئێمە ژیانمان ئەوێ ئێمەش هاتوین ئەلێرە بەڕاستی وەزع کوردستان هیچ باش نییە هەمومان دەزانین کە وەزع لەوێ هیچ باش نییە هەمومان هاتوین داوای مافی خۆمانکەین و بژین تەنیا شتێک کە ئێمە لە یەکێتی ئەوروپا ئەمانەیە بژین تەنیا کە سەرەتایین ترین مافە کە ئێمە نیمانە ئاو کارەبا لە هیچ شوێنێکی کوردستان نەمان بۆ ئێمە بۆی وڵاتی خۆمان جێهێشتووە ینی بەڕاستی ئێمە داوای ژیان نەکەین تکایە یارمەتیمان بدەن ئێرە پۆلیسێکی زۆری لێیە پۆلیسێکی زۆر ئەلێرە هەیە ئەوەی کە ئەو خەڵکی کە هاتۆ ئێرە دەرەنجامی سیاسەتی و هێزە نێودەوڵەتیانن کە پشگیری ئەو فاشیل و دیکتاتۆرانی کوردستانەکەن ئەو خەڵکە لە خۆشی خۆی نهاتۆ ئێرە ئەوە بێ بزان لە هەر شوێنێ هاوسەنگی تێک درا بێت چاوەڕێی دەرەنجامەکەی کە ئەو خەڵکە هەموو ئیشیە بۆ ژیانیە بۆ لە کوردستان ئەمانە بوونە هۆی بەقەوت بوون و بێدەنگبوون لە بەرامبەر ئەو نەعەدالەتی لە کوردستانە هەیە ئەمانەیان توانی گەورەترین فشار لەسەر هەرێمی کوردستان دروستکەن بەڵام لە پێناو بەرژەوەندەکانی خۆیانە هەردوو بنە ماڵیان کرد بە کەڵەگا بەسەر خەڵکە و خەڵکەش لیان ڕاکە نەگەوەی لە ترسا لیان ڕاکە ئەو خەڵکە بە دوای ژیان ناگەڕێ خەڵک نایە خۆی بکوژێ لە پێناویچە دەست خۆش براگیان کوردێکی زۆر کە ئەتوانم بڵێم ڕێژەی کوردبوون لە پەنابەرانە ڕێژەی لە سایەنەوەتنەوە پێکەهێنێ ڕێژەیەکی کەم کە پێک هاتووە لە عەرەب لە سایە یەک لەوانەیە پێک بێنن بەڵام بە تەواوەتی لێرە هەمویان کوردن هەمویان کوردی هەر چوار پارچەی کوردستانن خەڵکی سلێمانی هەولێر کەرکووک دهۆک زاخۆ چەمچەماڵ گەرمیان کەلار خەڵکی هەموو شار و شارچکانی کوردستانی تایە ڕانیە حاجیاوە خەڵکی هەموو شارەکانی کوردستانی تایە و وەزعی هیچ یەکێک ئەلێرە باش نییە بەڕاستی کەسمان لێرە وەزعمان باش نییە تەواوی خۆگەرمکردنەوەی ئێمە لەژێر ئاگر و دوو کەڵایە وەرە براچی و هەیە بۆ لایڤە چی داواکاری چی هەیە لە کوردانی ئەوروپا چی بۆ ئێوە بکەن خۆپیشاندانتان بۆ بکەن هەموو مناڵی نەخۆشمان پێ ئێستا ئاگریش ئەسەر ناکەەوە مامەبینە ئاگرە بە قورآن ئەسەر ناکە ئایلت پێێت وایە ئەرە وەڵاوە هەموو ئایلەکانمانە برە ئەوە ئالێەوە بەڕێزنەوە منداڵی تێدایە لەگەڵ ژنا لە ناو خێمەیان سەرمایە باشە
بخۆم ڕۆژنامە جای بلاڕوسە زۆر زۆر ساردە هەر زۆر جوانانەی هەمووی من بڵاو کردەوە بە فۆتی کە کاشە دەمنا هیچمان دەمنا شەر نایەڕن هەر لێدان لێرە گیرمە ئەوە ژنی تێدایە ئەو خێمە ئای ئەوە منداڵی تێدایە ئاخر ئافرەتی تێدایەوە بەس خوا لایەتێکمان بۆ لێن باوم ناڵە پیشان بین لایەتێک با ناوی ڕووناک بێ کاکە بەشێ لە خێزانەکان نانەوێت دەرکەون لەبەرەوەی کە سوکاریان لەم حاڵات ئەوە منداڵی کورد ئەلێرە هەمامە گیان لاچۆ بە ئەوە هەموو منداڵن تەواوی ئەو خێمانی ئێرە هەمووی ژن و منداڵی تێدایە گەنجەکان هەمویان هاتوونە دەرەوە ئاگریان بۆ کردنەوە بۆی ئەوان بتوان بە ئیساحەت کەمێک بخەون کە ئەلێرە لە بەرامبەر و پۆلیسانە زۆر نامرۆڤانە زۆر نائینسانانە بە بەردەوامی لای لە ناو چاومانەدەن ئەها خۆتان بە چاوی خۆتان ببینن بە بەردەوامی ئەوان یەکتر بەدل دەکەن ئێمەش لێرە بە بەردەوامی ئەوان هەر سەعاتی و جارێک وەجبێشی تازەی پۆلیس زیاد بەدڵێت کەچی ئێمە ئەوە بۆ ماوەی مانگێک زیاترە هەمومان لەم جەنگەڵەیە کۆبووینەتەوە ئەمانەوێت داوای مافی خۆمانەکەین داوای ژیانەکەین هیچی ترمان ناوێت بەڕاستی ئێمەی پەنابەر چوار مەتارمان بڕیوە قابلێشتی قەدەغکراوی چیمان پێبێت تەنیا داوای ژیانمان کردووە تەنیا ژیانمان ئەوێ بە چوار مەتاڕە هاتوین پۆلیسی پۆڵەندا پێمانەڵێ ئێوە چەکتان پێەیە چەکی چیمان پێبێ کاکە چەکی ئێمە تەنیا دەممانەوە داوای ژیانمانەکەین ئەوان مەبەستی ئەویان بێ ئەو خەڵکە لە شوێنەکە کۆکەن و هەمی بە فلتەرێکا ڕاتە بێ ئەجا ئەو کەسی ئەگەر خراپ بێت دەرەکەوێت لایەوان مەلەفیانەیە چەندە ژمارەی داعش هەبوو لە سووریا و لە عێراق هەموو مەلەفەکانیان لە بەردەستای کیان بێ بە پەنجەمۆرەوە توانن بیگرن بۆ ئەو بیانوو نییە بۆ داواکاری کۆتا داواکاریم ئەوەیە تکایە کوردانی ئەوروپا وڵاتی بەریتانیا لە فەڕەنسا لە ئەڵمانیا لە سویسرا لە سوید لە هەر شوێنێکن لە هۆڵندان تکایە خۆپشاندانێکی گەورە تکایە خۆپشاندانێکی گەورە لە وڵاتی بەریتانیا لە شاری گلاسگۆ ئەمڕۆ سەرۆکی 150 وڵات لەوێ کۆبووەتەوە تکایە کوردانی گلاسگۆ تکایە ئێوە وەرنەخەت تکایە بەهانەی ئەو خەڵکەوە وەرن تکایە ئێمە پێویستمان بێ ئێوەیە ئێمە بە تەنیا لێرە ناتوانین هیچ بکەین تەنیا لە بێ ماڵێن بگەڕێنەوە گۆ باک هۆم ئەوهامان پێڵن هیچمان پێ ناکرێت لەگەڵ ئەوانە ئەوان پۆلیسن تەواوی چەکیان لە ژێر دەسایە هەموو شتێکیان پێ بە کۆپتەر و بە هامەڕ و پۆلیسێکی زۆرە ئەگەر ئێمە 4,000 خۆپشە 4,000 پەنابەر بین ئەوانش 2,000 پۆلیسن لە بەرامبەرمان تکایە یارمەتیمان بدەن زۆرم حەز دەکرد کاتەکەی درەنگە مناڵەکان هەمووی خەوتون بۆیە لە ژێر خێمەیانە زۆر حەزم ئەکرد مناڵەکانیش قسە بکەن قسەی خۆیانە بێت لێرە لەبەروی وەزعەکە ئەوە نەخراپە هیچ ئافرەتێک حەز ناکات پیشانی بیت و قسە بکات لەبەرەوەی کە سوکاریان نیان بینێ وەزیان خراپە خەفەت نەخۆن یەکی لەو خێزانانەی بۆ هۆکاری کە نێویست ڕسمی دەرچێت ئەوە بووکەی باوکم نەخۆشە ئەگەرەوە من بینێ لەوانەیە بمرێ بۆیە بەشێ لە خێزانەکان نانەوێت دەموچاویان دەرکەوێت بە بەردەوام جوڵی پۆلیسی پۆڵەندی هەیە بە بەردەوام بۆ پۆلیسی بیلاڕوسی لە دواوان بە بەردەوام ئەوان لە ناو دارستانەیان کە حدودی ئێمە تەنیا 25 مەترە کە بتوانین بگەڕینە دواوە لە پێشیشەوە ئەوە خێمەیە ئەوە چادری پەنابەرە ئەوەش سیمی پۆلیسی پۆڵەندایە کە تەنیا چەند مەترێک ماوە دادەجانەوە لە لایڤ بۆ قسە ناکەی زۆر ئەڵێ داوای ئافرەتەکەن بێت قسە بکات ئەتوانی قسەمان بۆ بکەی خەینا دەمچاویشی پیشان نایەم چیت هەیە بۆ کوردانی ئەوروپا داوای خۆپشاندان لە کوردانی ئەوروپاکەی پشتگیری بکەن نەجاتیمان بێ نەجاتیمان منداڵەکانمان برسیارە ڕق بوونەوە خۆش ساردە زۆر ساردە بە ئاژش وەرە لایف سێری ئەو چادرە دەستی لێ ئەگەر خۆشی دەستی لێ ئەگەر نەی بەست و دەست بە لە چادرە ئەو چادرە بە تاواتی بەستاوێتی هەر تەڕە ئەو چادرە تەڕەشئی کردووە دەست بەلەم دیبزانە سەوڵی کردووە بە تەواوەتی ئێرە بەستاوێتی پلەی گەرمی لێرە لە ژێر سفرەوەیە لەوانەیە سالب 5 بێت ئیتر ئەوە وەرزی پەنابەرە لێرە داوا لە کوردانی هەموو وڵاتێکی دەروی وڵاتەکەین لە هەموو وڵاتێکە لە ئەوروپان لە ئەمریکان
لە هەر شوێنێکن لە ئوسترالیان تکایە بۆ پشگیری ئێمە وەرنەخەت تکایە خۆپشاندان بکەن ئێمە پێویستمان بە ئێوەیە ئەمڕۆ ئێمە زیاتر لە هەموو ڕۆژ پێویستمان بە ئێوەیە هاوکاری ئێوە ئێمە گێنێتە ئەولا ئێمە گێنێتە ئەوروپا هاوکاری ئێوە تەنیا هاوکاری کوردان ئێمە گێنێتە ئەوبەر تکایە ئێمە ژیانمان ئەوێ وەکو ئێوە هاوکاریمان بکەن ئاگرێکی یەجگار زۆر لێرە کراوەتەوە خەڵکێکی زۆریشی لێیە زیاتر لە 4,000 کەس لێرەیە 4,000 پەنابەر کاکە حەسەن قساکەیت بۆ لە لایوی کاک هەڵگورداین قساکەیت چی تێ بۆ پەنابەران چی تێ بۆ کوردانی ئەوروپا داوای خۆپشاندانیان لێکەیت بۆ پشتگیریکردن لە پەنابەران ژیانمان نییە لە کوردستان هیچ کەسە ژیانی نییە هیوادارم ئەوی لە کوردستان توانێت بێت بێ بۆ ئێرە بێ بژاتەوە ئەوروپا بە ئەو شوێنەی کە مەبەستێت وەزعی پەنابەر چۆنە لێرە لە زۆر کەسیش هەیە کە من ئاگادارم لە نزیکی خۆمە ئێستا لە واژنیە ئاین پێنیە وەزعمان زۆر پێویستمان بۆیە کە بێنە کوردەکانی داراو لەوێرە کە قسەمان بکەن هیچ بێت خۆپەشاندانێکی بچووکی بێت لەوەی 30 ساڵی ساڵی ئەو پەنابەرانێکی ئێستا لەڕێی رووسیا دەست خۆش برا تۆ چی هەیە براول ئینسانیەت مامەڵەمان دەکەن هیوادارم لەسەرمان بێنە جواب و پشتگیریمان ئەوە هەموو خەڵکە لێرە خەوتون ئەوە لایتان پێ ئێرە ڕووناکەنەوە مۆبایلەکانتان ئەوە هەموو خەڵکە خەوتون بەبێ ئاگێر هەموو لە کیسەی خەوە ئەوە هەمووی کورد ئەلێرە هەموو گەنجی کوردن هەموو بەستاویەتی هەمووی لەسەرما بەستویەتی ئەوە واقعی ئێمەیە کە ئێستا ئێمە لێرەین ئەوە هەمووی بەفرە کاکە ئەیبینن ئەوەش پۆلیسی بیلاڕووسە کە دوا خاڵ ئێمە بتوانین بگەڕێنەوە چۆم داوای خەوتون دەڵێ منداڵەکان خەوتون ئەچین بۆ لای ئەو مناڵانە مناڵێن مناڵێکی زۆری لێ ئێرە با بچین بە لای ئەو مناڵانە ئەگەر نەخەوت بێتن بەس ئێرە لێرە هیچ ڕێگایەک نییە لە بەرۆی هەمووی خەوتون من ناتوانم زیاتر بڕۆم ئێوە عایلەن مناڵتان پێیە ئەوە لایڤە هیچ قساکەن لە لایڤە هیچ داواکاریەکتان هەیە کاک محەممەدجان چی تێ بۆ پەنابەران ئەلێرە و چیش تێ بۆ کوردانی تاراوگا کە بتوانن بە خۆپشاندان هاوکاریمان بکەن و یارمەتیمان بان بە خۆپشاندان لە کوردانی تاراوگا بەڕاستی جێگای شانازین ئەوان بوون لە هۆکاری ئەوەیە من بتوانێت لێرەکانە گەشاوی بروسکەین و بتوانی 3000 کۆچبەر لەو سنوور کۆکەینەوە بەڕاستی شانازیان پێوە دەکەین دەستخۆشیان لێ دەکەین بە تایبەتی ڕەگەز کەمال کە هاوکارێکی سەرەکی بوو بۆیە ئێمە بتوانین لە سنووری بیلاڕووسیا پۆڵەندا کۆچبەر لەو سنوورە کۆکەینەوە چیت هەیە بۆ پەنابەران ئەلێرە داوای چی لە پەنابەرانەکەیت کۆچبەران لەو سنوورە یەکدیگر بن یەک دەنگ بن یەک هەڵوێز بن بۆی هەمومان بتوانین یەکێتی ئەوروپا ناچار بکەین سنوورەکانمان بۆ بکاتەوە و ڕوو لە وڵاتانی ئەوروپا بکەین دەست خۆش بە دادەجانەوە کەسان قساکەن ئەوە لای بە هەمومان پێویستمان بۆیە داوای ئافرەت دەکەن ئەڵێن پێویستمان بۆیە ئافرەت قسە بکات مناڵ ببینین مناڵی لێ ئێرە ئەوکە
ئەوە منداڵی کورد ئەوە خۆشترین ژیانی منداڵی کوردەوە باشترین شوێنە ئەلێرە باشترین شوێنی منداڵی کورد ئێرەیە ئەوە هەموو عایلەیە و بەرساوێتی ئەو چادرە ینی تەڕ بووە ئەو چادرە بە تەواوەتی تەڕ بووە عائلە دووگیانش ئێوە قساکەن لە لایڤ چیتان هەیە بۆ پەنابەران ئەلێرە داوای چیتان لە پەنابەرانە کورد چیتان هەیە بۆ کوردانی ئەوروپا داوای خۆپشاندان لە کوردانی ئەوروپاکەن بۆ پشتگیری لە خۆمان لێرە دەستان خۆش بێ مامە گیان لایڤە قساکەن ئێوە هاوکارمان خۆین بەشکردن لە جەنگەڵان جارپانێ ینی لێتی مانگێکە بیستەوە ئەوەندە لەم بیلاڕوسە گیری خواردە ئێستا هەدوتە ئێرە هیچی پارەی پێ نەماوە داواکارین لە هەموو کوردان پشتگیریمان بکەن هاوکارمان بەستێنە خۆشادا بکەن شار بکەنە سەر حکوومەتەکانی یەکێتی ئەوروپا بۆی بەهانامەوە بێن ئیشەڵڵا ئێمە تێرە نەجاتمان بێت سپاس برا ئیشەڵڵا براژیان دەست خۆش بێت ئێوە عایلەن قسەمان بۆکەن ئەلێرە دادەجان ئەوە لایڤە کەس مناڵتان پێ مناڵی وەرپشانی و لایڤەی بین کە ئەو منداڵە ئەوە پەیجی کاکەڵگوردە براجیان ئەوە منداڵی کورد ئاێستایم ئەوە ئافرەتی دووگیانە ئەلێرە ئەوە هەموو پەنابەرە لێرە هەموو پەنابەرێکی ێزگار زۆر کۆچبەر ئەوە منداڵی کورد ئەوە هەموو ئافرەت و خێزانێکی زۆر زۆر لێرەیە و ئافرەتێکی پیر هەیە لە ناو ئەو خێمەیە کە ئێستا خەوتووە کاتەکەی کەمێک درەنجی کردووە ئیگنا حەزمە کرد لەگەڵ هەمویانە بدوێم باشن کاکەوە پەیجی کاک هەڵگورت مەرە ڕۆژنامە نووس چیتان هەیە بۆ پەنابەران و بۆ کوردانی تاراوگە بۆ کوردانی ئەوروپا کە بتوانن پشتگیری ئێمە بکەن بە خۆپشاندان وێ بە هەر شێوازێکی مەدەنیانە بێت داوا لە چالاگوانانی مەدەنیەکەین داوا لە هەموو ڕێکخراوەکانەکەین ئەمە حاڵوەزمانە ئەمە گوزەرانمانە مناڵمان پێ دوو مانگە کوا منداڵتان پێ لێرە لێرانی کوا من لەکوێ مندا ئاو نەماوە گوزەران نەماوە پێویستمان بۆیە منداڵ داوای منداڵەکەن هەمویان نەڵێن تکایە منداڵمان بۆ بێنە سەر شاشە لێرە چۆن بگەین بۆ منداڵانە ئێمە زۆر چۆن بڕۆین بۆ لایەن چۆن بڕۆین بڕۆچی بۆ لای هەمویان ئێرە عایلەیەکی زۆری کوردی لێیە مامە گیان لە لایڤین تۆ هیچ هەیە بۆ لایڤە داواکاری چی داواکارێکت هەیە لە کوردانی ئەوروپا چی داواکاریەکت هەیە داواکاری ئینشەڵڵا ئەگەر بتوانن خۆپیشاندان بێت بە هاوکاری بێ لە ڕێکخراوەکان لە منەظەمەکان بتوانن هاوکاریمان ئێوە منداڵتان پێ منداڵ کوا منداڵ ئەو ڕووناچی لێ بە ئەوە منداڵ کوا بەس ئەو کڵاوی لا دەدادەجیان بەو مناڵانە ئەوە هەموو خێزان و هەموو منداڵ و ئایلەی کوردی لێیە لەکوێ هەیە منداڵ خەی ناکە بەس تۆ بیکەرەوە خێمێ بکەرەوە ڕووناچێکی لێ بەباتە شکریان کەم براوە لایڤە لایڤە لەگەڵ کەسنی هەر لایڤە ئەوە منداڵ و ئافرەتی تێدایە ئەوە منداڵێکی بچووکە لە باوەشی باوکە خەوی لێکەوتووە بە تەواوەتی پۆلیسێکی زۆری لێیە بۆ درەنگیشەوە ناهێڵن بخەوین لەبەر دەنگ و ڕووناچی پۆلیسەکان خەو نییە ئەلێرە جێوێکی خۆی زۆر ساردا منداڵمان دەیە منداڵ عایلە لەکوێ هەیە عایلەی منداڵ لەکوێ هەیە لەکوێ ئەلێرە عایلەیەکی زۆری لێ کە منداڵیان لایە
سەلام عەلەیکوم منداڵتان پێ ئێوە ئێوە لە کوار ڕووناچیکمان بکەوم ئەوەمان بۆ بکەرەوە خەیناکە با هەستێ براو چیتان هەیە بۆ پەنابەران بۆ کوردانی تاراوگا ئەوەش مناڵی کورد ئەوە هەموو منداڵن ئەلێرە خەوتون ئەو دوشوانە ناساخنجی کە منداڵی کەمەندامیشی تێدایە ئەو ڕناکیشدار جان مامە جان چی هەیە بۆ پەنابەران ئەلێرە داوایکی لێرە لە پەنابەران و داوایکی لە کوردانی ئەوروپا کەیت چیت بۆ بکەن داوای خۆپشاندانیان لێکەیت هاکاریمان بکرێتەرمان بۆ بکرێتەوە بەڵام بە شێوازێکی جوان و ڕێکوپێت هیچ ئاژاوەنامەیەک و شتبتنە پۆلیسەکان ماوەکان ڕۆ چەندکارێکی نابەجێ و چەند ئەخلاقێکی جوڵ ئینسانانە چی تێ بۆ پەنابەران ئەلێرە داوای یەکگرتنیان لێکەیت داوای گرتنیان لەکەن بە یەک قسە بە یەک هەڵوێز بە یەک جار ئەم جانە بێتەوە ئەم دەڵێ من ئاوارماوەڕمەوە بە یەک جار و بە یەک مەبەست ئینشاءڵڵا پەنامەخوای گەورە دەرەچین ئەومان مناڵی وتمان پێ عایلەمان لەگەڵایە کەنەدامان لەگەڵایە بیرمان لەگەڵایە ئیتر هەموو یاتۆ بۆ دەستی هێرا پێویستەکانیان گرتو بین و ئینشاءڵڵا پەنامەخوای گەورە دەرەچین ئینشاءڵڵا براجان با بچینە ئەولاتر لەبەرەی لێرە مناڵێکی زۆری لێیە ئەوە منداڵی کورد ئەوە وەزنی مناڵی کورد ئەوە منداڵی کووردە چی تێ بۆ کوردانی ئەوروپا قسەمان بۆ بکە دەی لێرە وەزعت چۆنە داوای چیەکەیت داوای ئەڵمانیاکەیت بۆچی هاتووی بۆ ئێرە چی وای لێ کردی تۆ بێ بۆ ئێرە برێسەرۆکانی کوردستانیان لێ کردیا ئەوە مەمەکەیەتی بەتاڵە داوای چ وڵاتێکەکەی حەزە بەکوێیە حەزە بە ئەڵمانیایە دەی کوردانی ئەڵمانیا دەی خۆپشاندانێک بکەن تا بتوانین ئێمە بە خۆپشاندانی ئەوە بگەین بەوێ ئەوەش منداڵێکی تری کورد ئێرە منداڵی کوردی زۆر زۆر لێ عالی زۆر لێە هەمویان لەژێر ئەو خێمانەیە خەوتون بە بەردەوامی سیارەی پۆلیس و سیارەی عەسکەری پۆڵەندا دێن زۆر زۆر بوونە ئەوان زۆر کاکە جان باشن کاکەوە لایڤە لە پێیژی کاکەڵگوردەوەیە چیتان هەیە بۆ کوردانی ئەوروپا داوای چی لە کوردانی ئەوروپاکەن و چیتان هەیە بۆ پەنابەران ئەلێرە داوای حکومەتی ئەڵمانی شەکەی بێتە هانامانەوە یارمەتیمان بدەمەوە داوا لە کوردانەکەین ئەوانەیە لەو ئەوروپان لە ئەڵمانیا لە هەر وڵاتێکی دێشێتی ئەوروپان داوا لێکین کە یارمەتیمان دەم بە خۆپیشاندان کاکە داواکاریکەن لە وڵاتەکان لە وڵاتانی کە لێنی کە یارمەتیمان دەن و ئەو ڕێمان بۆ بکەنەوە بەڕاستی لێرە جەوەکەی ناخۆش و ساردا عایلە بەرگە ناگرێت منداڵی ورد لێرەیە منداڵەیە 3 مانگە منداڵەیە 2 مانگە منداڵی وردی زۆر تێدایە داواتان لێ دەکەین وردەکان هاوکاریماکەن و داواکەن لە سەرۆکی وڵاتەکان کە یارمەتیمان دەن و ئەو ڕێمان بۆ بکەنەوە کاکە دەستان خۆش بێ ئەو عالی لێ سەرەوە سەیریکەوە سۆڵی کردووە ئەوە بەستاوێت یەو کیسەخەوە ئەوە بەفرە هەمووی بەستاوێتی ئەوە دەینستووە منداڵی لەکوێ منداڵ هەیە منداڵی شەژمانگی لێیە ئەو لایڤە بۆ ئەوروپای تۆ بەس ئەوە بکەرەوە ئەوە ڕووناچی کەرەوە هەمووتان ڕووناچیکەنەوە کاکە باو مناڵانە زۆر داوای مناڵەکەن کاکە مناڵی شەژمانگە منداڵی ئەوە مناڵی کورد ئەوە منداڵی شەژمانگانە ئەوە منداڵی شەژمانگانە ئەوە باشترین جێی منداڵە لێرە ئەوە گەرمترین شوێنی منداڵە لێرە داوا لە هەمووتانە داوا لە هەموو کوردانی ئەوروپاکەین تکایە ئیتر
لەوە زیاتر ناتوانین بەرگە ناگرین ئێرە زۆر ساردا تکایە هاوکاری مام بکەن تکایە پۆلیسێکی زۆر زۆری لێیە بەردەوام ئێرە پۆلیسی لێیە بەردەوام کاکە عایلەتان لەگەڵایەوە عایلەتیایە ئێرە ئیشمان بە مناڵە ئەمانێ مناڵ بینە سەر ئەو لایڤە وەرە سڵاوتان لێ بێ باشن ئەوە لایڤە چیتان هەیە بۆ کوردانی تاراوگە داوەشی لە کوردانی ئەوروپاکەن داوای خۆپشاندانیان لێکن بۆ پشتگیریکردن لە ئێوە تا بتوان ئەو سنوورانە بکەنەوە نان و ئاو خواردنیش نەماوە وەزعەکەشی ئەتوان ئەو خێمێمان بۆ بکەنەوە من ئافرەتی خۆلێ نییە ڕووناکی کەنەوە دادەجانەوەمان بۆ بکەرەوە منداڵێکی زۆر زۆری لێ ئێرە ئەوە مناڵی کورد ئەوە مناڵی سێماگەن ئەوە منداڵی کورد ئەلێرە ئەوەش منداڵێکی زۆر زۆری لێ زۆر تکایە هاوکاریمان بکەن دەستان خۆش بێدایەت گیان کاکە سڵاوتان لێبێ ئەوە لە لایڤین قسەمان بۆکەن بۆ خۆمان زۆر پێویستە کە قسە بکەن زۆر پێویستە بۆ خۆمان ئەوە منداڵی کووردە ئەوە ئافرەت و منداڵی کورد زۆر زەرورین بۆ منداڵ ئەوە منداڵی کورد چیتان هەیە دادەجانەتوانی قسەمان بۆ بکەیتەوە داواکاری چیەکەی لە پەنابەران ئەلێرە دەی ئێستا هەموو 5,000 کەس سەیری ئەو لایڤا کات داواکاری چیت هەیە لە کوردانی ئەوروپا چۆن هاوکاری بکەن خۆپشاندانتان بۆ بکەن دەست خۆش دادەجان ئینشاءڵڵا دەشتێکی بە ناوی خۆی گەورە و میێرەبان هەموو شتێ لەلایەک و ئەم سەوتیم کەمەران لەلایە تێگەی لەبەرەوەی خەڵکی نەخەوێ خەڵک ئیسراحەت نەکا ئیسعافەکانیش مۆسیقا لێن بێەوە یەک نەخۆشی پێ بێت وەڕۆ نازانم ئەم هەموو پۆلیس و شتانیان بۆ چێ ناوە تێرە تا بە خۆی ئێمە نین ئێمە هاتوین لە وڵاتێکی قوڕبەسەر و داماوە هاتوین داوای مافی خۆمانەکەی لەم وڵاتێک وەزع زۆر خراپە کاکە ئەوە تا یەک نزیکەی 300-400 مناڵمان لەگەڵایە خوا نەخواسە گەر وا بڕوە ئەمڕۆ تا بەیانی کارەساتی مرۆییە بێت تا 3-4 ڕۆژیکە داواتان لێکن وەرنە سەر خەت بەهانامانەوە وەرن وڵاتەکان تا کارەساتی مرۆیی ڕووی نەیاوە ڕووش ئەیا دڵنیا بن خلقان صدامیان لابر حزبی بنەماڵیان illegal border crossing is forbidden. You will face criminal charges. Attention. The police inform. Illegal border crossing is forbidden. You will face criminal charges. Attention. Illegal border crossing. دەست خۆش براکەم بەشمان لەسەر پۆڵندایە چونکەی پۆڵند دەستیە بۆ لە کاولکردنی عێراق حەقی خۆ منداڵمانەوێ ئێمە زۆر زەروری منداڵین داوای منداڵەکەن هەمویان منداڵی خەیاڵی تایە کاکە نزانزیگەی 300-400 منداڵی تایە ئەوە هەموو ئایلەن
وەرە ئەو خێمەمان بۆ بکەرەوە دادەیە کاکە ئەوە مناڵی کورت ئەوە خێزانی کورد ئەلێرە ئەوە خێزانی مرد لەم ڕێگا ئەوە لاقی سەناعەیە ئەوە کەمەندام کاکە لێکەوە برا لێکەوە بۆ هەمویان ئاشکرا بێت کە تۆ بە وەس ئەوە هاتووی داوای ژیانی خۆیە کات ئەوە منداڵ لەکوێ هەیە منداڵ تکایە کوردان تکایە کوردانی ئەوروپا وەزعی کورد لێرە زۆر زۆر خراپە لێرە وەزع زۆر زۆر خراپە سەلام عەلەیکوم باشن چیتان هەیە بۆ پەنابەران ئەلێرە و داوای چی لە کوردانی ئەوروپاکەن Illegal border crossing is forbidden. You will face criminal charges. ئەوەش منداڵی کورد منداڵی کوردان پێیە منداڵ Illegal border crossing is forbidden. ئەوە هەموو منداڵی کورد Criminal charges. Attention, attention. Illegal border crossing is forbidden. You will face criminal charges. Attention, دەرسان خۆش بێ the police inform. ئەلێرە ئێرەش عالێشی زۆری لێیە You will face criminal charges. سەلام عەلەیکوم ئەوە لایڤە چیتان هەیە بۆ کوردانی ئەوروپا داوەچی لە کوردانی ئەوروپاکەن داواکەن بە خۆپشاندان هاوکاریتان بکەن قسەمان بۆ بکە دەمچاو پیشان نایم قەینا کێشەنی تۆ مناڵە لە باوەشە زۆر زەروری مناڵن داوای مناڵەکەن ئەوەش منداڵ و ئایلەی کورد ئەلێرە بە تەواوەتی وەزعی پەنابەران لێرە زۆر زۆر خراپە زۆر زۆر خراپە ڕێژێشی زۆری پەنابەریشی لێ ئێرە کە نزیکەی 4,000 پەنابەرە بێت ئەوەش منداڵ و خێزانی کورد کاکە سەلام عەلەیکوم ئەوە لایڤە کەسان قسەمان بۆکەن لە لایڤان زۆر پێویستە کە قسەمان بۆ بکەن ئێوە ئایلەن هاتوون داوای چی لە کوردانی ئەوروپاکەن ئەو دەمامکە لایە دەمامکەکە لایە ئەوە منداڵی کورد کاکە دەستان خۆش بێ ئەوەش ئایلەیە سەلام عەلەیکوم براجانەوە لایڤە چیتان هەیە بۆ کوردانی ئەوروپا داوای چی لە کوردانی ئەوروپاکەن چۆن پشتگیریتان بکەن و هاوکاریتان بکەن بە خۆپشاندان بێ بە گردبوونەوە بێ بە چالاکی بێ ئەی چیتان هەیە بۆ پەنابەران مناڵتان پێیەوە بە درێژایی ئەوستونرە بە درێژایی 2 کیلۆمەتر ئەلێرە هەمووی خێمەی ئایلەی کورد و گەنجی کورد و مناڵی کوردی لێ ئافرەتی کورد کە زۆر 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 ئاگادار بکەنەوە لەوێ هەیە لێرە لۆکیشن بنێرن کە شتێکی وا هەیە بۆی ڕۆژنامەنووسەکانی ئەوروپا بێنێ کاکە دەستان خۆش بێ سەلام عەلەیکوم ئەوە لە لایڤین چیتان هەیە بۆ کوردانی ئەوروپا داوای چییان لێەکەن ئێوە داوای چی لە کوردانی ئەوروپاکەن لایڤە قسە بکەن هەرچی هەیە لە دڵتانە بیڵێن بۆ خۆمان باشە هەرچێک هەیە بیڵێن پێنج هەزار کەس سەیرتانەکە هەموو وڵاتانی ئەوروپا سەیرتانەکە چیتان هەیە داواکاری چی لە پەنابەرەکەن ئەلێرە ئێوە عایلەتان پێ مناڵتان پێیە کام مناڵەکان لە چۆن لە چۆن لە ناوکەم ئەتوانی پیشانمان بیت
ئەوە هەموو عایلەی کورد و منداڵی کوردیان پێ ئەوە ئەو عایلەیە منداڵیان پێە. سەلام عەلەیکوم، باشن؟ چیتان لایڤە؟ وەڵا حەزگەی پیشانتان نایەم، بەس مناڵەکان پیشانەیەم. زۆر زەروری مناڵین، با ئەو مناڵانە پیشان بین. ئەوە وەزعی مناڵی کووردا کە لێرە پلەی گەرمی لە خوار سفرەوەیە لێرە. ئەوانە هەموو مناڵی کوردن لێرە بە دیار ئاگرێکەوە. مامە گیان ئەتوان قسەمان بۆ بکەن؟ چیتان هەیە بۆ پەنابەران؟ چیتان هەیە بۆ کوردانی ئەوروپا؟ دەموچاوتان پیشان ناین قسە بکەن. چیت لە دڵایە بیڵێ؟ داوای چی لە کوردانی ئەوروپا بکەیت؟ داواکەیت خۆپشاندان بۆ بکەن؟ بەردەوام بەسەدا خۆپشاندار و بزانن ئەو ڕۆژنامە نووسشتانە بینە سەخت. ئەوە وەزعی مناڵی کووردە. بەڕاستی لێرە کەم کەسێ بتوانێت بەرگەی ئەو دیمەنانە بگرێت کە مناڵی کورد لێرە بەسەری هاتووە بە تەواوەتی ئێرە ساردا. هەموو گەنج و ئایلە و خێزان و منداڵی کورد هەموو لێرەن. ئەوە وەزعی کووردە بە تەواوەتی وەزە لێرە باش نییە. ئایلەی کوردی زۆر لێیە. دادێ ئەو مناڵتان پێیە؟ وەڵا زۆر زەروری ئەو مناڵانی بەس نازانین چۆن بێن بۆ لاتان. باشن کاکە، منداڵی تایەوە؟ ئەو لایتەمان بۆ لێن باو مناڵانە زۆر زەروری ئەو مناڵانەین داوای مناڵەکەن. ئەو منداڵە دایە جار ئەو منداڵانمان بۆ پیشان بە. ئەوە وەزعی مناڵی کووردە لێرە بە تەواوەتی ئێرە زۆر زۆر ساردی کردووە. ئەوەش منداڵی کورد. مامە گیان چیتان هەیە بۆ کوردانی ئەوروپا بکە پشگیریتان بکەن بە خۆپشاندان بێ بە داوا لە کوردستان و ماکوردستان هەر ناکەین بە هیچ شێوەیە. پێگەی ئێمە داخی ئەوە ڕۆشتوین. چیتان هەیە بۆ کوردەکان ئەلەوێ پشگیریمان بکەن بۆ ئەم وەزعەیە. باشە بە قوربان. ئەی چیتان هەیە بۆ پەنابەران کە لێرە داوای یەک دەستیان لێکەن؟ داوای دەکەین نەگەڕێنەوە بە هیچ شێوەیە. ماڵ ئاوێ کاک بیلاڕوز ئەوان جارجار ئەمانەیە نیە. ئیتر احتیمالش لەم ڕۆژانەشتی باشمان بۆ بێنن. باشە هیچ بنەوتمان بەو خاکەشە نییە. وەزعتان لێرە چۆنە؟ ساردا؟ داوای هاوکاری بە پەلاکەن. تەواوی کوردەکانی ئێرە عایلەکان داوای هاوکاری بە پەلاکەن. تکایە ڕێکخراوەکان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تکایە وەرنەخەت. ئێرە منداڵێکی زۆر زۆری لێیە. ئاو خۆراکیان بە تەواوەتی لێ بڕاوە لێرە. با بچینە عایلەی تریشی زۆر زۆری لێیە. کاکە دەستان خۆش بێ. ئەوە منداڵی کورد. ئەوە مناڵی سێ مانگانە. ئەوە هەموو منداڵی کورد. ئەو ڕووناچێ جوان لەو منداڵە بدە. ئەوە وەزعی کورد و پەنابەرانی کورد لەسەر سنووری پۆڵەندا. سەلام عەلەیکوم. کەسان قسەمان بۆ بکەن؟ ئەوە لایڤە. زۆر زەرورین قسەمان بۆ بکەن. دادێ ئێوە توان قسەمان بۆ بکەن. کێشە نییە ئەوتێرەوە بۆ خۆمان سوودیەیە لە قازانجی خۆمانە ئەو لایڤە. 5,000 کەسەیتانەکە بۆ وڵاتی ئەڵمانیایە ڕۆژنامە نووسە لە وڵاتی ئەڵمانیا ڕۆژنامە نووسەکە کاک هەڵگورد عومەرە. کوردی بە کوردی قسە بکەن. ئینگلیزی ئەزانیت؟ ئەڵمانی زانیت؟ ئینگلیزی زانیت؟ ئەتوانی قسە بکەیت بە ئینگلیزی؟ ڕێژین ئەتوان بانجی ئەدەت ئێوە بانجی بکەن. دادا زۆر ئەمانێ ئەو دادێ قسەمان بۆ بکە. مناڵی لە باوەشایە. مناڵە بچووکەمان پێ فەقیرە لەبەر سەرمان خەبەری بۆتەوە. مناڵی ترمان پێ نەخۆشن هەمویان بەخوا عیب نەبێ ینی هەر ناتوان هیچ کەن. دادەجان تۆ قسەمان بۆ بکەن. پیاوی تیایا فەقیرە لێرە بەرەو خوارەوە ئیش ناکە. داواکاری چیتان هەیە لە کوردانی ئەوروپا خۆپشاندانتان بۆ بکەن؟
ناوچێتی ئەوروپا شتێکمان بۆکەم بتوانین یعنی هیچ لەوێ داخڵی ئەو دیو ببین بەڕاستی لێرە یعنی کە ناتوانین بێ شوێ بگەڕینەوە خواردیش خۆ دەزانین لەناو جانتایەکی بچووکە ئەو پەڕی بەشی 3 ڕۆژ 4 ڕۆژ دەتوانین هەڵگیری هەر ئەو ناتوانین یعنی داواکاری دا قسە بۆ ڕۆژنامەوانە ناگا هاوکاریشی هەموو مرۆڤانی کە لێرە هەموو هاوکاری هەرمیان بکەن کە لە هاچێ سەر 2000 کەس ببن دەست خۆش براجان دادە تۆ داواکاری چی و هەیە لە خۆپشاندا لە کوردانی ئەوروپا کە خۆپشاندانتان بۆ بکەن و داواکاری چی تێ لە پەنابەران لێرە بە شێوەیەکی هێ من داواکەیت کە بتوانم ڕۆنە ئەو بەرەوە بە شێوەیەکی هێمنانە ناڵی ترتان پێەیە یان هەلو ناڵەتان پێەیە وڵی زۆر زەرورە هەرچەند مناڵ پیشان بین زۆر باشە بۆ خۆمان ئەگەر ئەتوانن هەڵیان بسێنن باخورعان ناتوانین چونکە نەخۆش مناڵەکانمان منداڵی نەخۆشیان پێ ناتوان هەڵیان بسێن زۆری ساردە ئێرە بەس کۆچبەرێکی زۆر پەنابەرێکی زۆری لێ ئێرە ئەوەش پۆلیسی پۆڵند لایت ناو چاوی بە تەواوەتی زۆر هەڵسوکەوتیان زۆر خراپە لە بەرامبەرمان زۆر ئەلێرە هەڵسوکەوتیان زۆر خراپە لە بەرامبەر پەنابەران و بە گازی فرمێسک ڕێژ ناهێڵن کەس بخەوێت ڕووناکیەکی هێزگار زۆر لە ناو چاوی پەنابەرەدان ڕێژین چێە ڕێژین مامە گیان کاک ڕێژین چێە زۆر سپاسی کاک هەڵگورد ئەکەین کە بەڕاستی لێرە بەهانای ئێمەوە هات و توانیتی لایڤێکمان بۆ بکاتەوە زۆر سپاسێکن دەستخۆشی لێکەین تکایە هەموو ڕۆژنامە نووسەکان تکایە لە وڵاتی ئەوروپا تکایە هاوکاریمان بکەن تکایە لێرە هیچ باش نییە بارودۆخی پەنابەر هیچ باش نییە تکایە هاوکاریمان بکەن ئێمە پێویستمان بە هاوکاری هەمووتانە چی ڕۆژنامە نووسە لەوێ چی کووردە لە تاراوگەیە چی کووردە لە هەر وڵاتێکەیە پێویستمان بە هاوکاریتانە ئەلێرە بەڕاستی ژن و مناڵێکی زۆری لێ ئێرە ئایلێکی زۆر خێزانی کورد زۆر کۆچیان کردووە هەموو داوای ژیانەکەن مافی خۆیان نەوێ کاکە باشن قسەمان بۆکەنێوە ئەوە لایڤە ئەتوان قسەمان بۆ بکەن بۆ خۆمان باشە چی و هەیە بۆ پەنابەران چی دێ بۆ کوردانی ئەوروپا ئاویان پێنیە نانیان پێنیە بەڕاستی ژیانیان زۆر خەتەرە بەسەری مناڵ و بابەکە لەچێن ئەمە دایکیان لەگەڵامی ئەمری خوای کردو داشە بەڵێ خاڵی بەڕاستی کێشەیە کەمەندانێکی زۆرمان لەگەڵ ئەمە کەمەندان ئەم برادەرەمان هەر ناتوانێت بڕوە ئەمان هەر قاچێکی سەناعەیە لەگەڵ بەڕاستی منداڵێکی زۆرمان پێ کاکە دەستان خۆش بێت کاک هەڵگورجیان ئەوە خۆت وەرزی پەنابەران لێرە ئەبینیت و خەڵکی کوردستان و تەواوی جیهان با ببینن کە بارودۆخی پەنابەر لێرە بە هیچ شێوەیەک باش نییە تکایە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تکایە بەهانامانەوە وەرن ئێمە پێویستمان بە ئێوەیە بۆ ئەمڕۆ تکایە ئەمڕۆ باشترین ڕۆژە بۆ هاوکاریکردنی ئێمە وەزی ئێرە هیچ باش نییە ئەوە پۆلیسی پۆڵەندا لە بەرامبەرمان درەنگانی شەو لە نزیکەی کاتژمێر 12 شەو بۆ یەکی شەوە ئێرە عایلێکی زۆری کوردی لێ بەڕاستی خێزانێکی زۆری کورد کە هەموو کەس توانای بینینی ئەو دیمەنانەی نییە بە تەواوەتی ئەوانە زۆر هەڵسوکەوتیان ناشرینە هەڵسوکەوتێکی زۆر ناشرینیان هەیە لە بەرامبەر ئێمە ناهێڵن هیچ کات بخەویت خەو لێ ناکەوێت ئەلێرە لەبەر لایەتی ئەوان ئەوە لایەتی دەست You're very happy, yes? Your country don't have humanity, okay? I want help, okay? I want help you. I'm human, okay? Okay? That's not funny.
ئەو وەزعی پەنابەر ئەلێرە کە سەرڕایەوە یارمەتیشمان نادەم پێشمان پێکەنن پۆلیسی پۆڵەند داتوانم بڵێم خراپترین پۆلیسن باشن کاکە ئەوە لایڤە توان قسەمان بۆ بکەن لە لایڤە ئەها لایت لە ناو چاوی ئەو پەنابەرانادەن بۆی نەخەونەها ئەها سێریانکە بانقەست ئەوواکەن بانقەست ئەوە لە ئەها ناهێڵن ئەو پەنابەرانە بخەون ناهێڵن ئەوە پۆلیسی پۆڵەندا هەڵس و کەوتێکی زۆر خراپ لە بەرامبەر پەنابەر بەبێەوە یەک شتێکمان کردی بێت لەو سنوورەیە تەنیا داوای مافی خۆمان کردووە داوای ژیانمان کردووە ئەوها خراپن لەگەڵمانە Turn off lighting. If you do not obey our warnings, we will use force. Disappear or we will use force. This is the last warning. Go away. I repeat, if you do not obey our warnings, we will use force. ئەوە منداڵی کورد ئەلێرە تەنانەت ئەوەندە خراپن ناڵن ئەو مناڵە بخەوێت لایت لە ناو چاوی ئەو منداڵادەن بۆی نەخەوێت سەری ئەو دەنگەکە ناهێڵن کەس بخەوێت ئەلێرە تکایە بە هەنامانەوە وەرن تکایە ئێمە پێویستمان بە ئێوەیە تکایە ڕۆژنامە نووسەکان داوا هەمووتان کوردانی وڵاتانی ئەوروپا تکایە خۆپشاندان بکەن لێرە خێزانێکی زۆری کوردی لێ مناڵی زۆر تأکید من لەوەی ئەمفالێکی تر دووبارە بێتەوە ئەگەر ئێوە بە هەنامانەوە نێن تأکید من لەوەی ئەمفالێکی تر لێرە دووبارە بێتەوە ئەمفالبوونی کورد ئەبینن بە چاوی خۆتان تکایە هاوکاریمان بکەن لە هەر شوێنێک ئەڕۆیت ئێرە بەرساویەتی ئەوە کیسە خەوی ئەها هەمووی بەرساویەتی و بەفرە هەمووی زوخمە بەرساویەتی هەمووی بەرساویەتی ئێرە کوردێکی زۆر زۆر خێزانێکی زۆر هەمووی کووردە بە ڕێژەی لە 99.9 لێرە کوردن جگە لە کورد هیچ نەتەوەیەکی تری تیان نییە بە بەردەوامی ئەو لایتە لە ناو چاوی پەنابەرەدات بە تەواوەتی چاکەن لە لایڤە 6,000 کەسێک چیتان هەیە بۆ کوردانی ئەوروپا داوای چی لە کوردانی ئەوروپاکەن خۆپشاندانتان بۆ بکەن بۆ پشگیری کردنتان صوتي بارز كصوتت لا نانيا فيها لا آيا فيها حيث كولي زوري ولا ناوين لا يا هو مناري خلقات كيس يخلي خمانيا وبي أو تكيس خيان فيها نيمة يا ئەوەی زۆر جێگای باسە ئەلێرە ڕۆحی هاوکاری کردن لە ناویانە زۆر زۆر بەرزە بە بەردەوامی هاوکاری یەکترەکەن بە بەردەوامی بەبێ ئەوەی یەکتری بناسن بەبێ هیچ یەکتر ناسین و یەکتر بینینێک بە تەواوەتی هاوکاری یەکتریەکەن ئەلێرە ئێوەش بەبێ ئەوەی ئێمە بناسن و بەبێ ئەوەی ئێمەتان بینی بێت تکایە کوردان لە وڵاتانی ئەوروپا هاوکاریمان بکەن ئێمە پێویستمان بە هاوکاریکردنی ئێوەیە تکایە هاوکاری بگەێ نەم خەڵکە مناڵی وردی زۆر تایە هەیە ئاو نانی پێ نییە هەیە ئاو نانی پێ نیوان زانیوە دەرەچێ نێزانیوە هەفتەی لێرە 13 ڕۆژە لێرێ چیتان هەیە بۆ کوردانی ئەوروپا چیتان هەیە بۆ ئەو کوردانە داوای چیان لێکەن بە خۆپشاندان هاوکاریتان بکەن داوامان لەو برایانە هەیە بێنە ناو شارەوە خۆپشاندانکەن بەهێمنانە ئەوەش لایەتی پۆلیس پۆڵەند ناهێڵێت دەوام لە چاوی ئەو خەڵکەدا ناهێڵن بخەوێت خەڵکێکی زۆر زۆر لێرەیە ینی ئەو دیمەنانە هەموو کەس بەرگەی بینی ئەو دیمەنانە ناگرێت بە تەواوەتی ئێرە پڕ بووە لە پەنابەر و کۆچبەری کورد هەموو بە منداڵەوە هەموو منداڵیشیان پێەیە وەزعی هیچیان باش نییە من ناتوانم لەوە زیاتر بڕۆمە ئەو دیوە لە بەرەوەی پۆلیسی بیلاڕوسی هەموو بایلەکەم لێ وەرەگرێت و هەم ناهێڵەت کامیلەمان بەدەستەوە بێت ئەو برای عایلێ بزر کردووە ئەو برایش عایلێ بزر کردووە
چەمان بۆ بکە براجان ئەوە لە لای باین ئایلەکە ون بووە چیت هەیە بۆ کوردانی ئەوروپا داوای چاوکارێک لە کوردانی ئەوروپاکەیت چۆن هاوکاری بکەن بە خۆپشاندان بە چالاکی بەگردبوونەوە داوای چی لە ڕێکخراوی مافی مرۆڤەکەیت دەست خۆش براجان خەڵکێکی زۆر لێرە هیچیان خەویان لێ ناکەوێت لە سەرما لە بەرەی پلەی گەرمی لێرە لەژێر سفرەوەیە تاکە باشن لێرە تەنانەت مەجای ڕۆیشتنیش نەماوە لە بەرەی خەڵکێکی زۆر زۆر لێرەیە و زۆریش ساردا بە بەردەوام ئەو لایتە لە ناو چاومانەدات بە بەردەوام ئێرە عایلەیەکی زۆری کوردی لێیە زۆر بارودۆخی پەنابەر لێرە زۆر خراپە خواردن و ئاو بە هیچ شوێک لە لای هیچ کەسێک نەماوە لە بەرۆی هەرچی هات بە لێشاوە وای تەوەقع کردووە کە بە ڕۆژێک بتوانێت بە چەند ساعتێک بتوانێت لێرە دەربازی بێت ئەو پۆلیسی پۆڵندە کە پێما پێ دەکەن ئەو پۆلیسی پۆڵندایە پێکەنێت عایلەی لێ ئێرە هیچ عایلەیەکی لێیە ئەو یەک دەقە با بچین لەو ئایلەیە و منداڵیان زۆر پێیە ناوەڵا برە سەلام عەلەیکوم ئەوە هەموو ئایلە و منداڵی کوردن ئەلێرە چیتان هەیە بۆ کوردانی ئەوروپا داوای چی لە کوردانی ئەوروپاکەن ئێوە و داوای چی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤەکەن خواردن و ئاویش نەماوە تەبان لێرە باسی مەعاناتی خۆتان بکەن وەزعتان چۆنە ئەلێرە باسی لێرە باسی پلەی گەرما چاردی ئێرە چۆنە بەڵ باش ڕووناکیەک مێ باو مناڵانە پیشان من لە لای تێکە باش کێ ڕووناکیەکمان بنێ ئەوە ئەو پلاشان پێمانە مناڵی سێ ساڵ پێمانە ئەوە مناڵی کووردە ئەو لایتەکە جوان زۆر ساردا ئەوە هەموو منداڵی کوردن بە تەواوەتی ئەلێرە ئێوە عایلەتان پێیە ئەوە هەمووان عایلەن ئەوە لێرە عایلەن کاکە سەلام عەلەیکوم جان وەڵای ئەوە ڕۆژنامە نووسە جان ئیتر ڕۆژنامە نووس بەس لایەتێکتان لەگە پێ بێت بەس ئەمانوێ قسەمان بۆ بکەن حەزەکەی دەموچای خۆ پیشان مێ بەس تۆ باش قسەمان بۆ بکە ئەوە منداڵەکەی باوەشت ئەو لایتێکتان بەس ئەو مناڵە باو مناڵە ها بەس لایتێک با لەو مناڵە حەزە ئەو دەوهای زیارنیت ئاساییەوە ئەوە مناڵی کووردە تەبا خێزانی کوردی بەڵێ چیتان هەیە بۆ کوردانی ئەوروپا داوای چی لە کوردانی ئەوروپا بکەن چۆن پشتگیری تان بکەن و وەرزعتان ئەلێرە چۆنە سەرەتا دەستخۆشیدان یەکەم بۆ ئەم تەوەرە بە تایبەتی تەوەرێکی زۆر گرنگە لەسەر پەنابەرانی سنووری بێلاڕووس پۆڵندا لەبەرووی کە کەسوهەوایەکی زۆر ناهەموارە کەشوهەوایەکی زۆر ساردا بە تایبەتی بۆ خێزان و بە هەمان شێوە بۆ گەنجیش زۆر ساردا پلەی گەرما زۆر سفرە یعنی لەژێر سفرێت توانم بڵێم ناقسیشە و هیچ خزمەتگوزاریەک لێرە نییە هەم لە خواردن هەم لە ئاو هەم لە پێداویستیەکانی ژیان و چیزاوی کە چەند جار هاتوونەتە ئێرە ماوی نەتەوانێت گەڕاوی نەتەوانێت بە برسێتی بە ماندوێتی بە توینێتی بە بێپارە بە بێدەرەتانی بە بێوەزعی و لە ئیساکەم
بڕیارمان داوام لێ شاوی دروستکەین بێنە حدود بۆی کە بگەین بە وڵاتانی ئەوروپا دەزانین قورسە بەڵام ئێمە چوونەتە ژێر ئەو بارە قورسە بە پشتیوانی خی گەورە و بە پشتیوانی هەموو ڕێکخراوە مرۆییەکان و خێرخوازیەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ داواکاریان لێەکەین بە شێوەیەکی جددی ئەم بابەتە وەربگرن و ئاگادارین لە هەموو لایەکە هەوڵ درراوە کە کار ئاسانیمان بۆ بکرێت لە ڕێگەی پۆڵندا بپەڕینەوانێ بچینە وڵاتانی ئەوروپا بە دوای ژیانێکی باشترا بگەڕین بۆ خۆمان بۆ خێزانەکانمان بۆ مناڵەکانمان ئێمە ئەگەر لەبەر خۆمان بێت مەبەستمان نییە منوەکو خۆم گەنجێکم چەندین هەنگاوی قورسم ناوە تا گەشتومە تێرە چەندین ڕۆژی ناهەموارم بردوێتە سەر چەندی جار هاتوومەتەم جەنگەڵەماومەتەوە بۆی کە دوا ڕۆژی مناڵەکانم ڕۆشن بێ شکل لە شوێنێک ژیاوین کە نیشتیمانە بەڵام بەداخەوە نیشتیمان بۆ ئێمە دایک نەبووە بەڵام هەر ئازیزە بەڵام دایک نەبووە کە بتوانین ڕۆڵەکانی خۆمانی تیا بەرەو دەگەین بۆ دوا ڕۆژ کە بتوانین مسۆگەری ژیانیانکەین بۆ دوا ڕۆژ وەلو بە هەمان شێو لێرە دەبێت هەوڵ و ماندووبوونێکی زۆر بین ئەگەر بمانەوێت دوا ڕۆژێکی باشیان بۆ دیاریکەین و داوا لە هەموو لایەکەکەم هاوکاریمان بکەن دەنجی ئێمە بگەێنن بە هەموو کەناڵەکان بە هەموو سایتەکانی ئەوروپا سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ ماندووبوونتان داوای چی لە کوردانی ئەوروپا بکەیت بە خۆپشاندان بە چالاکی مەدەنی داواکارم لە هەموو کوردانی هەندەران هەموو کوردانی ئەوروپا بە شێوازێکی خۆپشاندان بە شێوازی ناڕزایی دەربڕین بەرامبەر ئەم حاڵێکی ئێمەیتیاین بە تایبەتی ئەمە ئیساکە لەم جەنگەڵاین ژمارەمان کەم نییە خۆی دەدا لە نزیکی 3000 کەس بەلایانی کەمەوە 800 عایلەی تێدایە بەلایانی کەمەوە 500 بۆ 600 مناڵی تێدایە کە ئەگەر خۆتان لێرە بن دەزانن جەوەکە چەندە هەموارە بە تایبەتی وەکو ئاماژەم پێ لە قسەکانمە پێشتر بۆ مناڵ بۆ خێزان چکە لێرە هیچ شتێکە دەست ناکەوێت نە نان نە ئەو جا ئێمەش ئەوە نییە بڵین تازە گەیشتوونەتە ئێرە چەندین شەوە لێرە ماوینێتەوانە بووی کە ڕێگەمان پێبن بپەڕینەوانی خواردن و ئاویش نەماوە بە هیچ شێوەیەک ئەمەی ئاماژە بۆش بم کە لەناو ئەم گروپی لێشاوەیە خەڵکی کەمەندامی تێدایە خەڵکی خاوەن پێداویستی تێدایە کەسانی بەتەمەنی تێدایە کەسانی تێدایە نەخۆشی درێژخایەنیان هەیە هیچ چارەسەرێکیان نانەما بەداخەوە بۆ پۆلیسی پۆڵندی بە ئاماژەر بۆش بم کە هیچ هاوکاریەکمان نەکراوە ئێمە چەند ڕۆژە لەم جەنگەڵین وەلو گروپی لێشاو ئەمڕۆ گەشتوونەتە ئێرە بەڵام کەسانێکە بۆ پێش ئێمەش لێرە بوون بە چەندین شەو هیچ هاوکاریەکی مرویی وان نەکراون هەم لە ڕووی چارەسەر هەم لە ڕووی خزمەتگوزاری و هەم لە ڕووی پێداویستی ڕۆژانەشەوە کە ئەمە شتێکە بۆ ژیان پێویستە دەست خۆش بران کەسی کە قساکات دادەگیان تۆ قساکەیت زۆر یانوێ ئافرەت و منداڵ قسە بکات ئەگەر قسەت پێکرێ حەزەکەی قسە بکەیت قسە بکە ڤیدیۆیە کاکە دەستان خۆش بێ پاپشتوانەوە لێرە پەنابەر بە تەواوەتی ئەتوانم بڵێم بە تەواوەتی پەرکیان کەوتووە ینی هێز و شەکەتیان لەبەر نەماوە لەبەرەوەی ئێرە زۆر زۆر ساردە ساردی ئێرە بە دەرەجەیەکە کە لە ژێر پلەی سفریەوەیە هیوادارین هەمووتان هاوکاریمان بکەین تکایە هاوکاریمان بکەن تکایە پێویستمان بە هاوکاری هەموو لایەکە ئەوە هەموو گەنجی کووردە کاکەوە لایڤی کاک هەڵگوردە هەڵگورد عومەر برا کەناڵێکی ئینگلیزیە لە ئەوروپایە دایر ڕقم تەلەفۆنێکەکە کە خەتیە بێ قسەی لەگەڵاکە من خەتم هەیە ڕقم تەلەفۆنی منیان بەرێ ئێتا ئەو تاو کە ئەگەریش تاو بوو با قسەی لەگەڵاکە ئێستا دێنە کۆتایی ئەم لایڤە تکایە دەستخۆشیەکی زۆر زۆر لە بەڕێز ڕۆژنامەنووس کاک هەڵگورد عومەر ئەکەین تکایە کاک هەڵگورد تکایە زیاتر هەوڵمان بۆ بدا کە درێغی نەداوە لە هاوکاریکردنی پەنابەر و کۆچبەر لێرە
چکو بە تەواوەتی وەرزەمان خراپە ئەلێرە تکایە هاوکاری مان بکەن ڕێژێکی ئێجگار زۆر پۆلیسی لێ ئێرە پۆلیسێکی زۆری لێیە تکایە هاوکاری مان بکەن تکایە ئەو پۆلیسی بێلاڕووسە کە ناهێڵێت لەو خەتە زیاتر بڕۆینە دواوە و ئەوانش ناڵن لێرە زیاتر بڕۆینە پێش تکایە هاوکاری مان بکەن کۆتایی بەم لایڤە هێنین بەڵام پێتان ئەڵێم تکایە بە ئەمفالێکی تر دووبارە نەبێتەوە ئەلێرە تکایە ئەمە هیچ لێشاوێکی تر وەکۆم لێشاوە نەبووە چونکە لە هەردوو وڵات ڕێگامان لێگیراوە هەردوو وڵات ڕێگەی لێگرتوین ئەلێرە بە تەواوەتی هەڵسوکەوتی پۆلیسی پۆڵەندا زۆر خراپ بووە زۆر بیبەر و ئیتر گازی فرمێسک ڕێژ و بە هەموو شێوەیەک لە بەرامبەر پەنابەر خراپن بە تەواوەتی پۆلیسی پۆڵەندا خراپن لە بەرامبەر پەنابەر بۆیە لێرە کۆتایی بەم لایڤە هێنین تکایە هاوکاریمان بکەن داوا لە هەموو کۆمەڵگای مەدەنی و ڕخراوەکانی مافی مرۆڤ و مرۆیی یەکەین تکایە هاوکاریمان بکەن زۆر سپاس دووبارە و چەندبارە بۆ بەڕێز کاک هەڵگورت عومەر ڕۆژنامەنووس لە وڵاتی ئەڵمانیا زۆر سپاس یەکەین